ئۆپەراسیۆنی سەعاتی سفر. ئەنوەر بازگڕ نووسیوێتی ئەگەری هێرش بۆ سەر ئێران لەلایەن هێزەکانی ئەمریکاوە سەرەکیترین هەواڵی ڕۆژانی میدیا جیهانیەکانە، بەڵام بە پێی منتەق نابێ ئەو شەڕە ڕووبدات، چونکە پارسەنگی هێزەکان زۆر نابەرامبەرە کە چۆن دەبێت تاران ڕیسکێکی وا بکات ماگەر دەستی ڕاگەشتی بێت بە بۆمبی ئەتۆمی و ئاشکرای نەکرد بێت. کەم ڕێکەوتووە ئەو دوو کەشتیە زەبەلاحە ئەبراهەم لینکۆڵن جێرار فۆرد بێناخۆر هەڵاتی ناوەڕاست کە خەرجی هەر کامیان بوو هەر سەعاتێک $300,000. جیا لە پێشکەوتوترین فڕۆکی جەنگی زۆر و زەوەند با بڕیاری شێ دۆناڵد ترامپ کە حەزی بە ڕیسکە هەمیشەش موعجیزە دەخڵقێنێ وەکو ئۆپراسیۆنەکەی ڤەنزوێلا بۆ سەر مادۆرۆ. لە ڕاستیدا هیچ کەس و وڵاتێک مەخالیفی ئەم هێرش و شەڕ و ئۆپراسیۆنە نییە، بەڵام هەر کامیان داوای بەش و ئیمتیاز و گۆڕینەوەی کارت دەکات. رووسیا چاوی لە ئوکرانیایە، چین لە تایوان، تورکیا لە بەشێکی ئازەربایجانی تورکنشین، ئیمارات لە سێ دوورگەکەی، پاکستان دراوسێ بێ بۆمبی ئەتۆم، ئەفغانستان شکستی شیعە، سعودیا هەیمەنەی سوننەی بێ ڕکابەر، بەحرێن کۆتایی هەیمەنەی شیعەی وڵاتەکەی، ئیسرائیل تەواوکردنی ئەجێندای 7 ئۆکتۆبەر. ئەمریکا ئەجێندای هەیە ببێتە خاوەنی وزە، نەوت و غازی ڤەنزوێلا، ئێران، عێراق. بەم بەرنامەیەش نەوت و غازی جیهان کۆنتڕۆڵ دەکات، بەوە ژێندەی تر ئابوووریەکەی گەشە دەکات. کۆکردنەوەی ئەو هەموو هێزە زەبەلاحی واشنگتۆن تەنیا بۆ لێدان و هێرشکردنە سەر ئێران نییە، بەڵکو پێ دەچێت لە پاڵ تاراندا هێرش و پەلامار بێت بۆ سەر یەمەن و عێراقیش. سەرۆکی سڕبیا زووتی ترامپ ئەو هێرشە بۆ سەر ئێران هەر ئەنجام دەدات. یەکێک لە فاکتەرەکانیشی دابۆشینی فەزیحەی ئیبسنە لە پاڵ ئەوەشدا ئەمریکا فلاشێک دەنێرێت بۆ ئەوروپا بۆ گریلاند و کوبا. ئیسرائیل پڕۆژە و ئەجێندای 7 ئۆکتۆبەر بە نیوە ناچڵی جێناهێڵێت کە دەرفەتێکی 100 ساڵی دەستکەوتوو لە دەستی نادات بۆ کۆتایی نایارەکانی. بە دوای شەڕەکانی 7 ئۆکتۆبەر و شەڕی 12 ڕۆژی لەگەڵ تاران باشتر خۆی تیار و ئامادە کردو و باشتریش بیری لا خۆپاراستن لە هێرشەکانی ئێران کردوتەوە. ڕەنگە شەڕێکی جیاواز لەوانی پێشوو لە نیوە شەوێکدا ڕووبدات، مەگەر قەرار بێت کودەتایەکی سپی لە تاران ڕووبدات یان ئاڵای تەسلیم بوون هەڵکات. ئەمەش زۆر ئەستەمە، وەکو پێشتر ئێرانیەکان وتبیان شەڕ و ئاشتی بۆ ئێمە هەر یەک ئەنجامی هەیە.